بسم الله والحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. الله سبحانه وتعالى لقرآن فرمي لقد خلقنا الإنسان في كبد. فرمي براستي إما إنسان ما نخلق كردوه لقل شيئا لقل معدوبون لقل پريشان بون لقل ناراحتي وخمو خفتا چاوەڕێ مە بە تۆی ئینسانەبی کە لە کەبەد دروست نەکرابی ئیلا هەموو ئینسانێک کە دروست کراوە خەلق کراوە ئەم خەموو خەفەت و ماندووبوون و ناڕەحەتی لەگەڵا دانراوە. بۆچی ئەم خەموو خەفەتت لەگەڵا دانراوە؟ بۆچی ئەم ناڕەحەتی و بەڵاو موسیبەتت لەگەڵ دانراوە؟ هەر وەکو چۆن خۆشی و چێژەکانیشی لەگەڵ دانراوە. لەبەر ئەوەی بەهۆی دژبەیەکەکانەوە هەست بە نیعمەتەکانەکەی. ئەگەر خەم نەبێ هەڵبەتە تۆ نیعمەتی بێخەمی هەست پێ ناکەی. گەر نەخۆشی نەبێ قەدری تەندروستی نازانی، فەقیری نەبێ قەدری هەبوونی نازانی، ساغ و سەلامەتی نەبێ قەدری نوقسانی نازانی، تەنیایی نەبێ قەدری چواردەورت نازانی. بۆیە خەمەکان هۆکارن بۆ زانینی قەدری ناز و نیعمەتەکان. بۆیە شتەکان کە دژ بەیەکن یەکتری جوانەکەن، نەک یەکتری لە بین بەرن و یەکتری ناشرین بکەن. بەڵام کێشەکە بینینی تۆیە بۆ حەقیقەتی بابەتەکە. ئەگەر بێت و دەرگایەکە لێ داخرێ سەدان دەرگای کەت بۆ کرێتەوە، بەڵام ئەوە تۆی هەر لەو دەرگایە دەیتەوە، ڕوو ناکەیتە دەرگاکانی تر کە پێچێ هەر یەک لەو دەرگایانەی تر کە ئەگەر بێت و ڕوویان تێ بکەیت و بەرەو ڕوویان بڕۆی بە هەزاران قاتی ئەو دەرگایی کە لێت داخراوە ناز و نیعمەت و خۆشحاڵی بەست بەرەو پیرت بنێرێت تێیدا بێ بۆ تۆ. بەڵام تۆ هەر بۆ ئەو دەرگایە ڕۆی کە لێت داخراوە و بووەتە مایەی خەم بۆت. الله سبحانه وتعالى تووشی خەممانەکە بۆچی؟ لەبەرەوەی خۆشیەوەین. بەس ئیماندار بین و تووشی خەم بین، الله سبحانه وتعالى تووشی مانەکە لەبەرەوەی خۆشیەوەین و علامەتی خۆشویستنی ئەمەیە. رسول الله صلى الله عليه وسلم فرمى إذا أحب الله قوما ابتلاهم. الله سبحانه وتعالى ئەگەر کەسانێکی خۆش بێت تووشی ناڕەحەتیانەکە. بۆیە ڕقت لە خەم نەبێ. ئەو خەمە وەکو عیبادەت تەماشا بکە و بیکە بە کلیلێک بۆ کرانەوەی دەرگای زۆرێکی تر لە عیبادەتەکان، وەکو عیبادەتی دوعا، وەکو عیبادەتی ذیکر، وەکو عیبادەتی تەوەکل، وەکو عیبادەتی مەحەبەتی الله سبحانه وتعالى، وەکو عیبادەتی سەبر کە بەڕاستی رسول الله صلى الله عليه وسلم فرمي ما من مؤمن يصيبه هم أو حزن أو ألم حتى الشوكة يشاكها إلا رفع الله به درجة وحط عنه خطيئة. فرمي هر إيمان داري هر خمكي توجبه هر ناراحتيكي توجبه هر إيشو آزاريكي توجبه إلا الله سبحانه وتعالى پلەیەک پلەی بەرزەکاتەوە تاوانێکیشی ئەسڕێتەوە چاکێکیشی بۆ ئەنووسێ. بۆیە خەم جاری وا هەیە دەرگای عیبادەتانێکت بۆ کاتەوە پلەپایەکت پێ بەخشێ بە شێوەیەک بەڵندت ئەکاتەوە کە تۆ لەو پێش ئەو پلەپایەت نەبووە نەتزانی. ئینسان کە خەم ئەخوا لە سێ حاڵەت تێپەڕ ناکە. یاخود خەم بۆ شتێک ئەخوا ڕۆشتووە، ئەوەی کە ڕۆشتووە نایەتەوە، بەڵام یەک دیاری تیا بووە بۆ تۆ، ئەویش دیاری پند وەرگرتن بووە. ئەگەر پندت لێ وەرگرتووە تێپەڕیوە تەواو، تۆ بیخە سەر ئەزموونەکانی ژیانت ئەو پەندە و پێی گەورەتر بە، گەشەی زیاتری پێ بکە.
یاخود ئینسان حاڵەتی دووەمیان خەم بۆ شتێک ئەخوا کە ئایندەیە، ئایندەش هێشتا نەهاتووە و تۆ نازانی ئەڵڵا سوبحانە وتەعالا چۆن بۆتە هێنێ و چییە کە بۆت دێ، وێ پێویست ناکاویش خەمی بۆ بخۆی. ئەوەی تۆ شایستەیەوەیە بیری لێ بکەیتەوە خەیاڕت لە لای بێ و ئەندێشەتی پێوە مەشغوڵ بکەی ئێستایە، بۆیە لە ئێستایە بژی. لە ڕابردوویەکە مەژی تێپەڕیوە، ئەو وەختە تۆ بە مردووی ئەژیت، لە ئایندەیەکیشا مەژی کە نەهاتووە، ئەو وەختە تۆ لە ژیانانیت، لە ئێستایە بژی. پند لە ڕابردوود وەرگرە، ئامادەکاری بۆ ڕووبەربوونەوەی داهاتوو بکە، بەڵام ئاگادار بە لە ئێستایە بژی، نەچی لە ڕابردووە بژیت. بەو شێوەیە هەموو خۆشیەکانی ئێستاد بکەی بە قوربانی ڕابردووت و نەچی لە داهاتووشا بژی. بەو شێوەیە هەموو خۆشیەکانی ئێستاد بکەی بە قوربانی داهاتووت. هەموو شتێک لە جێی خۆیان ئەڵڵا سوبحانەه وتەعالا بۆتە هێنێ. رسول الله صلى الله عليه وسلم لفرمودەیەکە ئەفەرمێ: الدنيا سجن المؤمن وجنة الكافر. دنيا سجني إنساني إيمان داره وبهشتي إنساني كافر. تو ئەگەر ئیمانداری بەدوای بەهشتێکەوە مەبە لە دنیاە بۆ خۆتی بخڵقێنی، بتەوێ هیچ خەمێکی تیانە بێ، بەڵکو تۆ بێ وەکو سجنێک تەماشای بکەی لە چاو ئەو بەهشتەیە کە هیچ خەمێکی تیانی. بۆیەوە بەهشتە خەمتیایە نامێنێ. لەوێ ئەگەر شایستەی ئەوێ بین ئەڵڵا سوبحانەه وتەعالا پێمان ببەخشێ، ئەڵێین الحەمد لله الذي أذهب عنا الحزن. هەرچی سوپاس و ستایشە بۆ پەروەردگارمان کە هێنای نییە ئێرە و لێرە هیچ خەم و خەفەتێکی نەهێشت، هیچ بەڵاو ناڕەحەتیەکی نەهێشت، نەما تەواو. بۆیە لە دنیاە خەم هەر ئەبێ، بەڵام خەمەکان وەکو پاککەرەوە و شۆرەرەوەی خۆت تەماشا بکە. رسول الله صلى الله عليه وسلم فرمي: لا يزال البلاء بالمؤمن حتى يلقى الله وليس عليه خطيئة. بەڵاو مصیبەت بە ئینسانی ئیماندارەوە بێ پێوەیە بێ هەتا وەکو ئەگاتەوە بە ئەڵڵا سوبحانەه وتەعالا و یەک دانە تاوانی پێوە نەماوە. بۆیە ئەبێ ئاگادار بین ئینسان لەگەڵ ناڕەحەتیەکان خەلق کراوە و دنیاش جێگای خەم و خەفەتەکانە. ئەو جێگایی کە خەم و خەفەتی تیا نامێنێ و ئەو ئینسانەی کە ناڕەحەتیەکانی لەسەر هەڵەگیرە بە یەکجاری، ئەو ئینسانەیە کە ئەچێتە بەهەشت، جێگاکەشت خودی بەهەشت خۆیەتی. خەم و خەفەت زۆربەی زۆری کە ئینسانەکانی خۆین و تەنگ بە ئینسانەکان هەڵەچنێ بۆ دنیاە، ئەو دنیایی کە خۆی پڕە لە خەم و خەفەت و بۆ خەم و خەفەتیش دروست کراوە. و ئەو کەسەشی کە ئیستیفادە لەو خەم و خەفەتەی تۆ ئەکە لە تۆیە ئەی جوڵێنێ و گەورەی ئەکە شەیطانە. و ئەو یارمەتی دەرەش کە یارمەتی شەیطانەدا نەفسی خۆتە. ئەگەداری ئەم سیانە بە دنیا، شەیطان، نەفسی خۆت. ئەگەر بێت و ئاگاداری نەبی و ئەم سیانە پشتگوێ بخەی، سەرنجام وردە ئەتوێیتەوە هەتا وەکو ئەبیتە سوتەمەنی دۆزەخیش، وەکو چۆن زۆر کەس خۆی شایستەی دۆزەخ کرد بۆ شێوەیە. هۆکارەکانی خەم کۆمەڵێکن، لەوانی داهاتوە باسیەکەین. والحەمدولله رب العالمین.